نوێنەرانی یەکێتی ئەوروپا بۆ بەرەو پێشبردن و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان سەردانی تورکیایان کرد، بەڵام شکاندنی پرۆتۆکۆڵێک بۆ هۆی زیاتر ئاڵۆزکردنی پەیوەندیەکانیان و ئابڕوچوونی قەنەفەکەی لێکەوتەوە. ڕۆژی 6 مانگ ئۆرسۆلا فۆندەرلاین سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا و چارلز میشێل سەرۆکی ئەنجومەنی یەکێتی ئەوروپا سەردانی ئەنقەرەیان کرد بۆ ئەوەی لە پێناو بەرەو پێشبردنی پەیوەندیەکانیان لەگەڵ ئەردۆغان کۆ ببنەوە، بەڵام کورسی بۆ بەرپرسە ژنەکە دانەنرا کە سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپایە. فۆندەرلاین تووشی شۆک بوو کاتێک بینی هیچ کورسیەک بۆ ئەو دانەنراوە. دواتر ناچار بوو لەسەر قەنەفەکە و دوورتر لەوان لە بەرامبەر مەولود چاوشۆغڵۆی وەزیری دەرەوەی تورکیا دابنیشێت کە ئەمەش پێچەوانەی عورفی دیبلۆماسی و پرۆتۆکۆڵەکانە، چونکە ئەو دوو نوێنەرەی ئەوروپا لە ئاستی سەرۆکەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپادان نەک لە ئاستی وەزیرێکی دەرەوە. ڕووداوەکە کاردانەوەی لێکەوتەوە و بەشێک لە نوێنەرانی یەکێتی ئەوروپا ئەو هەڵوێستەی ئەردۆغانیان بۆ ئەوە گەڕاندەوە کە سەرۆکی کۆمیسیۆن ژن بووە، بۆیە ئەو هەڵوێستەی بەرامبەر ئەنجام درراوە. وتەبێژی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپاش ڕایگەیاند ئەو کردارەی بەرپرسانی ئەنقەرە سوکایەتی بوو بە نوێنەرێکی باڵای یەکێتی ئەوروپا. هاوکات سەرۆک وەزیرانی ڕاستپێردراوی ئیتالیایش لە بەرامبەر ئەو کارەدا ئەردۆغانی بە دیکتاتۆر ناوبرد و ڕاشی گەیاند ئۆرسۆلا فۆندەرلاین سوکایەتی بەرامبەر کراوە و ئەوانەشی ئەوەیان کرد پێویستە پیان بوترێ دیکتاتۆر. لە بەرامبەریشدا وەزارەتی دەرەوەی تورکیا وێڕای بانگهێشتی باڵوێزی ئیتالیا لە ئەنقەرە ڕایگەیاند ئەوان ئەو پرۆتۆکۆڵ و ڕێنماییانەیان جێبەجێ کردووە کە لە یەکێتی ئەوروپاوە وەریان گرتووە و پێویستیش ناکات کەس گومان لە چاکە و میواندۆستی تورکیا بکات.